هاتي حوشي وحمالي وبك هاتي حوشي ودلالي شفتي ذلقيدي وحمالي وشفتي ذلقيدي وحمالي حنا 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 حمالي ورحنا ورحنا دلالي حنا 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 حمالي ورحنا ورحنا دلالي. گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لێرکوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش من پەرێتارم بەرمەتی هاوکارانم لە ڕادیۆی دەنگی گەلەوە بەرنامەیەکی وێنەی گفتوگۆ ڕووداوەکانتان پێشکەشەکەین و بەرنامەی ئەم هەفتەیەمان سێ تەوەری جیا بەخۆی دەگرێت. تەوەری یەکەمدا باس لە دووەم کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و لەکەوتەکانی دەکەین و تەوەری دووەمیشمان باس لەو هەڵمەتی کتێبخوێندنەوەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەکەین کە ڕاگەیەندرا و بە تایبەتی دوێنەش ماوەی 2 ڕۆژە لە شەنگال دەستی پێکرد و تەوەری سێمیشمان درێژەدانی بایکۆتی مامۆستایانە. ئەم سێ تەوەرە لەگەڵ سێ میوانی جیادا گفتوگۆ دەکەین، لەگەڵمان بن. بە بەشداری نزیکەی 850 ئەندام لە شاری سلەمانی ڕۆژانی 20 و 21 ئەم مانگە دووەم کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەڕێوەچوو و دەستوری ناوخۆی پەسەند کرا. بە گوتەی دلێر عەبدولخالق گوتە بەژی بزوتنەوەی گۆڕان ئاماژی کۆنفرانسەکە پێداچوونەوە بووە بە هەڵە و کەمون کوردیەکان و ڕەخنە و سەرنجە وڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بزوتنەوەی گۆڕان لەو پرسانە بوون کە بوونە تەوەری سەرەکی گفتوگۆ و گەنگەشەی ئەندامانی کۆنفرانس هاوکات بڕیاردرا بە کشانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەسێ پێشنیار خراونەتە ڕوو. پێشنیارەکانی مانەوەیان کشانەوەی بێمەرج لە حکوومەت هیچ کام دەنگی نێنەوە. پێشنیازی سێم پەسەند کراوە کە پێکێنانی لیژنەیەکە بۆ هەڵسەنگاندنی هەموو لایەنەکانی کشانەوەیان مانەوە لە حکوومەت کە دەکەوێتە دوای کۆنفرانسەوە. و لەلایەکی دیکەشەوە مەلا بورهان ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند ڕاستپاردەکانی ئەو لیژنەیە دەکەوێتە دوای کۆنفرانس لە نێو جوواتی نیشتیمانی بڕیار لەو بارەوە دەدرێت. بۆ کۆنفرانس هیچ بڕیارێک یەکلای کەرەوەی لەسەر مانەوە یان کشانەوەی لە حکوومەت نەداوە. پێشنیازی سێمی شوایە کە لیژنەیەکی 15 کەسی دروستکرێ بۆ ئامادەکردنی هەڵسەنگاندنی لایەنەکانی کشانەوە یان مانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە 4 وەزیر لە کابینەی ئێسای حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە کە بریتین لە وەزارەتەکانی بازرگانی، دارایی و ئابووری و ئاوەدانکردن و نیشتەجێکردن و کاروباری کۆمەڵایەتی. لەگەڵ دلێر عەبدولخالق گوتەبێژی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆی زیاتر دەکەین. کاک دلێر سڵاوت لەبێم کاتت باش، سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. ئەم کاتتان باش. لە ڕێ ئێوەشەوە سڵاوە نێرم بۆ هەموو گوێگرانتان ڕەوەندی کوردی لە دەرەوە. زۆر سپاس دەکەین کاک دلێر. ڕاستەخۆ دەچینە سەر مژاری کۆنفرانسەکە. دەمەوێت پێم بڵێ ئەنجامی دووەم کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە کۆی گشتی چی بوو؟ بەڵێ تەبەن نزیک زیاتر لە 10 ساڵە بزوتنەوەی گۆڕان کۆنفرانسی نیشتیمانی خۆی نەبەستووە. دوای 10 ساڵ ئێمە کۆنفرانسی دووەم توانیمان بیبەستین و لە کۆنفرانسیش بە پێی دەسووری ڕێکخراوەی بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی 6 راپۆرتی سەرەکیەوە پێداچوونەوە و هەڵسەنگاندن و ڕەخنە لە خۆگرتن و خۆچاکردن لە باشترکردنی ئەدای ئۆرگان و دامەزراوەکانی گۆڕان، هەڵسەنگاندنی تیمەکانمان لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی خۆجیی کوردستان، هەڵسەنگاندنی فراکسیۆنەکان ئەوانەی پێشتر لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بوون، لە پەرلەمانی کوردستان بوون، لە ئەنجومەنی پارێزگاکان بوون، هەڵسەنگاندنی ئەدای جوواتی نیشتیمانی و ئەدای جوواتی گشتی، هەڵسەنگاندن بۆ پلاتفۆرمی هەڵبژاردنەکان و هەڵسەنگاندن بۆ ئەدای نوێنەرەکانمان بە گشتی کراوە و کۆنفرانسەکە بڕیار بوو 2 ڕۆژ بخایانێ، بەڵام لەبەرەوەی ڕاستەکەی گفتوگۆی زۆری تیا بوو. ئەندامانی کۆنفرانس ڕێگە بە هەموو ئەندامانی کۆنفرانس کە بەرەو ژووری 950 کەس ئامادە بوونرا ڕێی خۆیان لەسەر قۆناغی داهاتوی ڕێکخراوەکە بڵێن کە بەتایبەت بزوتنەوەی گۆڕان بە کۆمەڵە قەیرانی سەختی سیاسیاتی پڕیوە لە ئینتخاباتەکانی پێشووە
لە چەند انتخاباتێک شکستی خواردو ئەم شکستانە هی ئەوەیە کە بە چاوی ڕخنە و ڕخنە لە خۆگرتنەوە هەڵسەنگاندن بۆ کارەکانی ڕابردوومان بکەین ئێستا بخوێنینەوە و نەخشە ڕێگایەکیش دابنین بۆ بەیانی. باشە بەر لەوەی پرسیاری نەخشە ڕێگەیەکی سبەینەتان لێ بکەم، ئەو پرسیارەی کە خەڵک زۆرێکا و زۆر حەزەکە وەڵامێکی کۆنکرێتی دەستکەوێ، ئایا بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت دەکشێتەوە یاخودنا؟ چونکە پێشتر ئەم قسەی کردووە بەڵام نەکشاوەتەوە. بەڵێ بۆ معلوماتی جەنابتان خۆتان ئەزان لە هەموو ڕێکخراوێکە کۆنفرانس گەورەترین دەسەڵات یان بەرزترین دەسەڵاتی ڕێکخراوەکەیە. سێ تەرەخرایە بەردەم ئەندامانی کۆنفرانس. تەرحی یەکەمیان کشانەوە لە حکوومەت، تەرحی دووەمیان مانەوە لە حکوومەت، تەرحی سێمیان پێکێنانی لیژنەیەک بە دیراسە زەمینەسازی بۆ بڕیاری کشانەوەی گۆڕان لە حکوومەت بکرێت. هەر کشانەوە لە گۆڕان لە حکوومەت نا، بەڵکو هەفتەیەک دوایە و بڕیارە بزوتنەوەی گۆڕان چۆن لەسەر شەقامەکان دەورە بینێ، چ ڕۆڵێکی هەبێ، گوتاری سیاسی چی لێدێ، گوتاری میدیایی چی لێدێ، و خۆی چۆن بۆ هەلومەرجی نوێ ئامادەکە. بژاردەی سێم زۆرترین دەنجیێنە کە بژاردەی پێکێنانی ئەو لیژنەیە بوو بۆ دیراسەکردن و جەوی گشتی کۆنفرانسەکەش هەروە بوو کە ئەندامانی کۆنفرانس داوایانە کرد بزوتنەوەی گۆڕان لەبری ئەوەی لەگەڵ دەسەڵات و لە ناو دەسەڵات بێ، بە تایبەت کە دەسەڵاتێک ناتوانێت خزمەتی میلەتەکە بکە پشت لە دەسەڵات و ڕووی لە خەڵک بێت. درەنگ نەکەوتون بۆم بڕیارە چونکە خەڵکێکی زۆر لە بزوتنەوەی گۆڕانە سەعاجزە، پێیان وایە کە بزوتنەوەی گۆڕان لە ئاسە و چاوەڕوانیان نەبوو کە خەڵک لێ کرد، چونکە بیرمان بێ لە 2009دا لەگەڵ دەستپێکی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان و چونە ناو پەرلەمانەوە کەم نەبوونەوەی کە خەڵکی سلێمانی و دەوروبەری بۆ بزوتنەوەی گۆڕانی کرد، بەڵام ئێستا هەمانە و خەڵکە زۆر لە بزوتنەوەی گۆڕان عاجز و ناڕازیە. ڕەوایەتی لای خەڵکە ئەوەی پێشتر بزوتنەوەی گۆڕان بەهێز بووە بە پشتیوانی خەڵک بەهێز بووە، ئەوەی ئێستا پاشەکشەی کردووە بەڕەخنە و بەشێک لە بایکۆتی خەڵک بۆ پشتیوانیکردن لە گۆڕان دروست بووە. لەبەرەوە ئەوەی خەڵک ئێڵێ ڕاستە، بەڵام جەناب دەزانی بۆ کاری ڕاست، بۆ کارێک کە هەڵقڵاوی خواستەکانی هاونیشتیمانیان بە هیچ کاتێک درەنگ نیە. لەبەرەوە هەر کاتێک بزوتنەوەی گۆڕان کە ئەو بڕیارە گەڵاڵە بکات ئەبێ بەشی ئەوەش نەخشە ڕێگای هەبێ بۆ قۆناغی داهاتوو، کاتێک کە لە حکوومەت بۆ نەیتوانی و ئامانجەکانی خۆی و وەڵامدەرەوەی خواستەکانی خەڵک بێ، ئەی کاتێک لە دەرەوەی حکوومەتە بێ بە چ نەخشە ڕێگایەکەوە ئیش بکە، لەبەرەوە بێ پێشەوە بڕیارە ئەوەش گەڵاڵە کرابێت. باشە، دەنگۆیەکە بوو لە ماوەی ڕابردوودا کە لەگەڵ ئەندامە هەڵسوراوە ناڕازیەکانی خۆتان جارێکی دیکە بزوتنەوەی گۆڕان کۆ ببێتەوە دانیشتن کە گفتوگۆ بکە، چی بەسەر هات ئەم دانیشتن و بڕیارەی بۆ قەناعەتان پێ نەکردون تا ئێستا بۆ کۆ نەبوونەتەوە؟ بەڵێ، پرسی ئاشتەوایی لە پێش کۆنفرانس، لە دوای لە ناو کۆنفرانس، لە دەرەوەی کۆنفرانسیش مژارێکی ئەساسی بووە و بەداخەوە ئێمە لە قۆناغی ڕابردووە نەمانتوانی وەکو پێویست ئەم پرۆسە پێش بخەین، بەڵام یەکێک لە ڕاستپاردە جدیەکانی کۆنفرانسی دووەم بریتە لەوەی بە هەر نرخێک بێ پرۆسەی ئاشتەوایی سەر بخرێت، چونکە بۆ خەڵکو و بۆ وەسەتی سیاسیش دەرکەوتووە بەدیلی سیاسی بزوتنەوەی گۆڕان هەر بزوتنەوەی گۆڕانە، ئەو هەموو کارکتەرە گرنگانە و خەڵکە باشانەی کێسا لە دەروی پەیکەری ڕێکخراوەین، ئەگەر بتوانین بەیەکەوە ئیش بکەین ڕەنگە بتوانین ئەم شەجەرەیە ئەم درەختە بە پیتەی ناوکێڵگەی سیاسی کوردستان بەروبوومەکەی زیاتر بۆ خەڵک بێ، چونکە هەمومان بەیەکەوە ئەتوانین ئاڵنگاری و تەحەداکان تێپەڕێنین. باشە، بەرنامە و پلانی بزوتنەوەی گۆڕان چی دەبێت؟ لە چ ڕێکەوە مەبەست؟ لە ڕووی جەماوەری، لە ڕووی سیاسیەوە خەڵکێکی زۆر چاوەڕێ ئێوە بیرتان نەچێسا خۆمان خۆت باسی ئەو ناڕەزایانیان کرد کە ژمارەی زۆر خەڵک لە بزوتنەوەی گۆڕان ناڕازیە، پێداچوونەوەیەکی گشتی بە خۆیان کردووە بەپێی ئەم کۆنفرانسە بێ. بەداخەوە پەیوەندەکەی کاک دلێر داخرایەوە گەر جێک جایتر هەڵبگرێ وەربگیرێتەوە بۆی دوا پرس لە کاک دلێر بکەم. سوپاسیەکەم بەڕێزان، وەکو ئەوەی کە ئەماژەمان پێدا لە 20 مانگ کاک دلێر جارێکی دیکە لەسەر هێڵی تەلەفۆنە. کاک دلێر پرسییم کە بەرنامە و پلانی بزوتنەوەی گۆڕان چی دەبێ؟
طبعا گۆڕانکاری کراوە لە بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان کە بەرنامەکە 10 ساڵ پێش ئێستا نووسراوە و ئێستا دۆخی سیاسی، دۆخی ئابووری، دۆخی کۆمەڵایەتی، دۆخی کارگەڕی، دۆخی حکومڕانی، دۆخی ئەمنی ئاسایشی خەڵک لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە جیهان لەبەردەم شەڕ و ئاڵۆزی و ناسەقامگیری سیاسیایە. ئەم پێدراوە سیاسیانە پێویستی بە گۆڕانکاری لە بەرنامەی سیاسی و پلاتفۆرمی هەڵبژارنەکانی بزوتنەوەی گۆڕان هەیە کە چەند گۆڕانکاریە کراوە. یەکێک لەوانە لەسەر داوای هەڵسوڕاوانی ئافرەت یاخود ئەندامانی ئافرەتی دومین کۆنفرانس ڕێژەی 130 بەرکەوتی ئافرەتان لە هەموو دامەزراوەکانی بزوتنەوەی گۆڕان چەسپێنرا. ژمارەی ئەندامانی جواتی نیشتیمانی کە دامەزراوەی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕانە کەم کرایەوە. ئەدای کاروبار و ئەرکەکانی ڕایاڵە و بازنەکان باشتر کران. میکانزمی گونجاو دانرا بۆ نزیکبوونەوەی زیاترمان لە خەڵکو لە ئەوە، هەروەها بۆ پرسی بەشداری زیاتری گەنجان لە کاروباری سیاسی، بەشداری زیاتری ئافرەتان لە کاروباری سیاسی، هاوکات پرسی پەروەردە، پرسی تەندروستی کە دوو لەو سێکتەرانن کە ئێستا بەداخەوە کۆمەڵە کێشەی زۆریان هەیە و خەڵک وەکو پێویست ئەم خزمەت گوزاریانەی پێناگات. ئەوانش هەمووی کۆمەڵە گۆڕانکاری بۆ دانراوە. هاوکاتیش ئەوەیە چۆن بتوانین میلەتەکەمان لەو هەموو کێشە و شەڕ و ئاژا و کێشمە سیاسیانی هەیە بە یەکگرتووی لەسەر بنچینەی نەخشە ڕێگایەکی نیشتیمانی بەبێ ئەوەی کورد ببێ بە بەشێک لە ئەجێندای وڵاتانی ئیقلیمی بێ بە ئەجێندای میلەتەکەی خۆمان بۆ ئەوەی کوردستان و خەڵکەکەمان بپارێزین لەو شەڕ و کێشە و ئاشوبەی کە لە ناوچەکەیە بەڕێوەی وێساش بەردەوامە. باشە، ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە بەردەمایە. بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بە نیازی چییە؟ بە لیستی جیا یان بە هاوپەیمانێتی بەشدار ببێ؟ ڕاستیەکەی هێشتا لەمپەڕ و ئاستەنگ زۆر لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەزێمە پێمان وایە هەڵبژاردن پرسێکی حیاتیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە، چکە دامەزراوە نیشتیمانیەکان لەرزۆک و لاواز بوون. پێویستمان بە نوێکردنەوەی ڕەوایەتی خەڵکە، پێویستمان بە هەڵبژاردنە، پێویستمان بە شەرعەتی سیاسی هەیە. هیوادارین ئاستەنگەکان لابەر برێ و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چیتر دوانەکەی و لە کاتی خۆیان بکرێ. بۆ ئەو مەبەستەش بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە بڕیاری خۆی کە بڕیاری جواتی نیشتیمانی هەر بڕیارێک بێ ئیخاتە ڕوئایە بە چ میکانزمێک بەشداری ئەو پرۆسەیەکات. باشە، دوا پرسیارم بۆ بەڕێزت بۆچی لە کەرکووک بەشداری هەڵبژاردن نەبوون هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی؟ بەشداری هەڵبژاردننی کەرکووک نەبووین چونکە داوامان لە هەموو لایەنەکان بەتایبەت یەکێتی و پارتی کرد کە هەمومان بەیەکەوە بەشداری بکەین. ئەمانزانی فەوتانی ئەو ژمارە دەنگە کورسێکی تری لە ئەو بەتایبەت لە ئەنجومەنی پارێزگای لە کورد کەم کردەوە. ئەو کورسێ زۆر معادلەیە گۆڕی کورد لەوێ ئازەرەدی کرد. ئێمە لەوێ کێشەی حزبیمان نییە، ئەم حزبەدە دەنگ زیاتر بێن ئەویان 2000 زیاتر بێنێ. کاتێک کە بە قسەیان نەکردین و کورد بە 5-6 لیست بەشداری کرد، ئێمە ویستمان مەسئولیەتی ئەوە هەڵناگرین ئەم پەرتە وازەکردنی دەنگی پێکاتی کورد لەوێ. بەخۆش لایەنەکانیش تا حدێکی زۆرەوە ئەزانن کە بزوتنەوەی گۆڕان ڕاستە بەشداری هەڵبژاردنەی نەکرد، بەڵام لە ڕووی گوتاری سیاسی، لە ڕووی گوتاری میدیایەوە شێلگیرتر و متحمستر بوو بۆ ئەوەی زۆرترین دەنگدەری کورد بچێتە سەر سندوقی دەنگدان. بەڵێ، دلێر عەبدولخالق گوتەبێژی بزوتنەوەی گۆڕان، دنیاک سپاس بۆی کە لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتان هەبێت. لەگەڵ بێ، سپاس، مەمنون. ڕۆژی 22 ئەم مانگە لە کۆمەڵگەی دیگور لە شنگال بە دروشمی پارێزنامەکانم لەکوێ بن من لەوێم کتێبەکانی ڕێبەرۆ جەلان خوێندرا و هەڵسەنگاندنیان بۆکرا. لە سەرانسەری شنگالدا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ خۆسەری بۆ شنگال کە لەلایەن خۆبەڕێوەبەری شنگالەوە دەستی پێکردووە کتێبەکانی ڕێبەرۆ جەلان گفتوگوی لەسەر دەکرێت و داخل شنگالی ئەندامی ئەنجومەنی دیگۆر هەر باسی لەوە کرد کە ڕێبەراپۆ لە پارێزنامەکانی داڵسەنگاندنی زۆر دەکا بۆی کە کۆمەڵگە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و هەڵسەنگاندنەکانی ڕێبەراپۆ بۆ ئێمە ئیزیدی بەنرخن و دەیانەوێت فکری ڕێبەراپۆ لە هەموو کۆمەڵگا بڵاو بێتەوە چونکە هۆجەلان زۆرترین گرنگی بە کۆمەڵگەی ئیزیدی داوە.
بەڵێ بەڕێزان هەروەکو تاوەکو میوانەکە مامادە دەبێ دەمەوێت باس لەوە بکەم بۆ خۆتان دەزانن کە هەڵمەتی خوێندنەوەی پەرتووکەکانی ڕێبەرەوە جەلان لە ئەوروپا و لە کوردستان دەستی پێ کردووە ماوەیەکی زۆرە دەستکراوە بە خوێندنەوەی پەرتووکەکانی ڕێبەر ئۆجەلان لە چوارچێوەی هەڵمەتەی کە بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت لە سنووری شنگالیش بە هەمان شێوە دوو ڕۆژ پێشێسە لە کۆمەڵگەی دیگور لە شنگال بە دروشمی پارێزنامەکانم لەکوێ بن من لەوێم کتێبەکانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان خوێندرایەوە و هەڵسەنگاندنیان بۆ کرا هەر لەو چوارچێوەیەدا لە کۆبوونەوەیەکدا ئەندامانی سەرجەمدام و دەستگاکان و فەرمانگاکانی ئیداری خۆبەڕێوەبەری ناوچەکە ئامادەی بوون دواتر ڕامانەکانی عەبدوڵڵا ئۆجەلان هەڵسەنگاندنیان بۆ کرا ئەو باسەوە کراکە کۆمەڵگای ئیزیدی کە ڕووبەر و 74 کۆمەڵکوژی بۆتەوە گەیشتوێتە ئەو باوەڕێکە ئەگەر فکرێکی ڕۆبەر ئۆجەلان بە کللتور بیر و باوەڕی ئیزیدیەکان گرێدراو نەبێت ئەوە ناتوانێت لەم سەردەمە هەستارەدا و ژیانی ئازادیش بۆ کۆمەلگا زەحمەتە کۆمەلگا ئێستا لەناو ئەو هەموو پلانەدا خۆی بەڕێوە دەبە وەکاری یەکەمی فەلسەفەی ڕێبەر ئابۆیە داخل شنگالی ئەندامی ئەنجومەنی دیگۆر سەبارەت بە هەمان بابەت باسی لەو کرۆکە ڕێبەراپۆ لە پارێزنامەکانی داڵسەنگاندنی زۆر دەکا بۆی کۆمەلگا بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ و سەنگاندنەکانی ڕێبەراپۆش بۆ کۆمەڵگەی ئیزیدی بەنرخن لەسەر دەستپێکردنی ئەو هەڵمەتە لەگەڵ گیان جیلۆ هاوسەرۆکی مەجلیسی خۆسەری شنگال گفتگۆ دەکەین خاتو گیان سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی خاتو گیان گەل لەما دەم باش ئەم کاتت باش هەواڵ گیان دەم باش سەرچاوە سلااوش بۆەوەش بۆ هەموو گۆهداربانە سوپاس دەکەم دەمەوێت باسێکی ئەو خەڵمەتەم بۆکەی کە بە دروشمی پارێزنامەکانم لەکوێ بن منیش لەوێم دەستکراوە بە خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەر ئۆجەلان لە شنگالدا دەمەوێت باسێکی وەڵمەتەمان بۆ بکەی چەند ڕۆژ دەخایەنێ و بە چ پێڕە و پرۆگرامێک درێژە پێدەری ئەمە دەبن اجبر اف حمله گوش بو سروکاتی ما دست بگیری هفته خوندنا پرتوکین سروکاتی اجبر اف تجربه گو سروکتی کردن زده 3 ساله انجام می تجربه جو قارب سروکاتی و قال شاب قد بكن سروك شعار دي حمله مجي او سروكاتي بيجي پرتوکي ملكي داري بن اجي لو داري حاضرم اجبر وجي ما خواست ام پرتوکي سروكاتي قال ما ايشان قال بدن گهدار كرن اجبر تجريد على سروكاتي عيني تجريد السرقال شنقال جيتي كرن قال شنقال قال لك زور زحمه يارا درباس وي ما في وي ايه خوزاي جو قارب بخوينو بني بسينه قال لك جي محرومانه اجبر وجي برانيا خوندنا پرتوکال شنقال ها مدس بكري او ابدان تي گهدار كرن اجبر قال لك جوان زحمتيت بينن بخوندني ونفساندني برنامجی هفت روزه مدس بکری مجاری گو پرتوکی سروکاتی تی خوندن او هفجیانا آزاده مثلا جیانا سروکاتی نتوا ديمقراطية دبلوماسي چاوی وری کرن مجاری اساسی گونها پرتوکی سروکاتی تی خوندن اون هفت روزه مدس بکری ایرو روزه چهارای این 3 روزن دن مانه و اوجي امي بردوام بكن حتى بيستو هفته ما هي حمله ما و بداوي ببه باشا روزانه چەند کاتژمێر ئەم هەڵمەتە یعنی چەند کاتژمێر کتێبەکان دەخوێننەوە او هر گوندکی هجمار جانا دگين هفته كسي جانا كيمترن امانه مثلا ادو 7 كاس هبون لت جنوز لام تبلي دون گهدار کن باشە چقاس دەخوێنن وازانم فێم نەکرد لە پرسیاری من گو چەند دەمژمێر هون دەوام دەکەن ها ساعتێک حتا ساعت 4 يعني 3 ساعت 3 ساعت دەوام دەکەن پشتی هەر خوێندنێک گفتوگۆ چێ دەبێت لە ناوبەری هر مجار خلاص بين خاندم سرتي كرن سر او مجارة جوها هاتي جهدا كرن هناك رادون نرخاندني كن هستي خال هم بري سروقاتي جيانا سروقاتي تينم سر زمان باشا بسحوتي أمانجا باسی ئەوت کرد بە داوی دەبێت پشتی 27 مانگ ڕاگەنراکی هاوبەش دەخوێننەوە یاخود کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەکەن بۆ ڕایگشتی چی دەکەن؟
پشتی 27 را امی به حمله خوب داوی بکن نتیجه آگو درکتی به هر هفت روزانه امی بدن راگاندنی پشتی 3 روزا جی به پیشنگی تاجی و چادر ور بگرتن او جی بر سروکاتی و تجرید افسر تکرن لەناو شنگالدا چادر هەڵدەدرێ هەر لە چوارچێوە هەڵمەتەی کە بۆ ئازادی جەسێ ڕێبەرۆجەلان دەستی پێ کردووە 3 روزا پێشنگی تاژی وەرگرن ئەفکار و خەبات باشە گیان خان بۆ تەواوی گەلی کۆڕ ڕێبەر ئۆجۆلان پێگێکی گرنگی هەیە بەڵام دەمێن پرسیارە لە جەنابەت کەم وەکو هاوسەرۆکی مەجلیسی خۆسەری شنگال لە تەواوی ئەو 2 ڕۆژەی کە دەستکراوە بە خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەر ئۆجۆلان باس لەوە دەکەن کۆمەڵگەی ئیزیدی دەڵێ ڕێبەر ئاپۆ بۆ ئێمە زۆر گرنگە چما کۆمەڵگەی ئیزیدی ئەوەن بێگومان چما ئەوەندە کۆمەڵگەی ئیزیدی خۆیان بە دەینداری ڕێبەر ئاپۆ دەزانن تمام جبر 2014 وإذا ميدا هزن هابون هزن بيجن عراقي بحداك البدري هابون أو ملات تاني يجتن إيجو بهوارة بيجري بهات إيجو أفغانش فرماني خلاص كرن شاگرت ريبر آبو بون بي ويجي ريبرتي أم بيجن هشياري دابو قطبو ويشنقل أصل إيري شاوري يعني الهمبري إيري شاوري أو كرن جبر ويجي وقتا قوتن هوا قال شنقال هوا خو جاندن غريلاي سريتيا بهاتن او فرماني خلاص كرن حطان هاجي سر فكروا فلسفه ريبر اب واف ملت خبري خصن دك جبر وقد باريس جبر ويجي ما قال شنقالي دقاتي قال لندن دينداري سروقاتينه امجي بفكري ما خوانات كر بفكري ما خو آزاد كري الهمبري ايريش عم ساكنين اجبر ويجي ام خدين داري سروقاتي بينن تشما ورا وكي قال لي شنقال وكي دي ببريا خسر جبو آزاد كرنا سروقاتي جبو انت شكاندنا تجريدي امي بكن باشا دمه پرسێکی دیکە کەم جودا لە پرسی مژاری ئەم هەڵمەتەی کە دەست پێکراوە لە شنگالدا هەرتم بەرخۆدان و ئازادیەکی جودا هەیە سەرباری ئەو هەموو هێرشەی کە دەکرێتە سەروان و بەتابەتی لە ئالی سیاسی لە ئالی جیواکی لە ئالی بۆژدومانکردن دەخوازم بپرسم ئێستا بەگشتی ڕەوشی شنگال چەوەیە دەخوازم بزانم نەها ڕەوشی شنگال چەوەیە نهاد بري دمك هالبجارتين دبيدري تشيبون انجام هالبجارتين ده نامزته كده ببريا خسر هابو او بسر كد اما لستوكن سياسي ايريشن سياسي قلت هات كرن نهشت نامزته ما بسر بكبه دربي وجي ايريشن لشكري تين تشكرن ام بيجن كسي نقول برخداي كسي يقول كارو خبات كري كسي يقول همبري بلان دجمن ساكنين راسي ايريشو و قركرني تين اوجي سببا ونما افغاني هاني بان ظلميه قبول كنما مثلا امبيجن بندستيه ياجي سلطات دجمن قبول دكن اجبر جباكا يزيد ديروكي حطاقو افرمان سريوان دهاتي هرتم بندست بون جارا كيغو او تاني خبري خصن دكن او خبري ود بين هي زنواني اي جواكي هي سياسي هي اي لشكري هي البرويجي دجمن انا ما قارد دستي خو بدسر ايريشي بهر هوايد كه نهاجي شنغال قدامك علي ايريشن عسكري دان بيجن اي دولة ترك يعني بتسكني امادالين السياسي ده تخوازن هداكي بسافاقرين بدري سيخورتي البدري زيادة دكن وكي امجري ببريا خسر يعني ام وكي اب فرتوكي ساروكاتيجي متخوازن انجامي او قل خناز بكي دوري ليستوكا بكبه دخوب نبن يعني هبنا كوجن اجبرويج يعني وقتي ايه راستيا ساروكاتي ناس بك فكرو فلسفه ساروكاتي ناس بك شخوي ازدياتي ناس بك وراستي فان ليستوكا نينكر باشا دنیا اکسپاس جیانجیلو هاوسەرۆکی مەجلیسی خۆسەری شنگال کە لەگەڵمان بەشدار بووی سەرچاوات سپاس خۆش سپاس بۆش بەڕێزان ئەمڕۆ 4 کانونی دووەم ڕۆژی گیانی پەروەردەیە
کە بە کۆڵەکەی گەشە سندنی کۆمەڵگەدا دەنرێت بەڵام لە هەرێمی کوردستاندا ئێستا بۆی دواخستنی موچە پێشێلکردنی مافەڕەوەکانی مامۆسان لە چەندین شار و شارۆچکە پرۆسەی پەروەردە و خوێندن پەکراوە و ناوەندە ناحکمیە بیانیەکان جێگەیان بە زمان و پەروەردە و کلتوری کوردی لەق کردووە. پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی دەستیان کردووە بە غیابدان واتە نەهاتن هەژمارکردنی و مامۆسانێک کە بایکۆتیان کردووە بڕیارە ئەمڕۆ سبەی مامۆسانی وانەبێش و ناڕازی کۆ ببنەوە. نوێنەرێکیشیان باسی لەوە کردووە کە بڕیاری گەڕانەوە بۆ قوتابخانەکان بەردەوامی بایکۆت دەدەن. بۆ خۆتان دەزانن کە زیاتر لە 4 مانگە و لە 13/9/2013ەوە و ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 دەستی پێکرۆ بەڵام بەشێکی مامۆسان لە پەروەردەکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و پەروەردەی کۆیە بایکۆتی دەوامیان کردووە. لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستاندا باڤڵ تاڵەبانی باسی لەوە کرد کە بایکۆتی مامۆسایان هیچ ئەنجامێکی لێ بەدەست نایە. لەسەر درێژە پێدانی بایکۆتی لەو بارشەوە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بێگومان کە هەڵوێست و قسەی خۆیانیان هەبووە. مامۆستا ئاوات ئازاد مامۆستای ناڕازی و ڕێخەری خۆپیشاندانەکان لە سلێمانی و لەگەڵمان دەبێ. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو بۆ شپەریخان سڵاو بۆ ڕادیۆکەتان سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ تاوای بیسەرانی ڕادیۆکەتان. زۆر سپاس. من ئەتوانم ئەو مافە بەخۆم بدەم کە بەڵام ئەمڕۆ ڕۆژی گیانی پەروەردە لە تۆ لە مامۆسان پیرۆستەکەم یان خود بەهۆی ئەو هەموو ناڕەزایەتی کە ئێوە هەتانە پیرۆزبایی نەکەین باشترێکە. ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت بەڕاستی ئەگەر ڕۆژێک پیرۆز بکرێ ڕۆژی پیرۆزی پەروەردە بێ ئەو ڕۆژە بێ کە مامۆسان مافەکانی خۆیان وەرگرن مامۆسایان ژیانیان لە مەترسیانە بێ مامۆسایان کە لە هەموو حکومەت و دەسەڵاتداران خەمخۆرترن بۆ کەرتی پەروەردە مامۆسایان بە دەرونیشی ئارامە بگەڕن ناوەندەکانی خوێندن و بێگومان مامۆسایانی هەمووی خاوەنی ماڵ و بناڵن هەمویان دەرونیان نامرتاحە ماڵ و بناڵەکانیان بێپارەن باوەڕتان هەبێ مامۆسا هەیە بە حکمەوەی بووینەتە سەرمەشق لە سنووری بایکۆت وەکو خۆت باس کرد لە پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین پەیوەندی زۆرمان پێواکرێ باوەڕت هەبێ مامۆسا هەیە ئەڵێ 4 کرێ خانوون نەداوە 4 کرێ مۆلیدەم نەداوە ئەڵێ ئاخر خۆ کابرای سەحابخانە لێم قبوڵ ناکە کابرای مۆلیدە ئەڵێ من ئەوە نازانم کاکە من 4 مانگە کارەبا ئەیەم بەتو من پارەم ئەوێ ئەڵێ من نازانم یعنی تریا چی بکەوم کە موچەم نەبێ لەبەر ڕۆژی پەروەردە بەڕای من ڕۆژی پەروەردە لەو کەسە نابەر پەروەردەیانە پیرۆز بکە دۆخی میلەت و مامۆسا و مناڵی مامۆسان بەم ڕۆژەگەیانەوە دۆخی مناڵی هەژار و فەقیر و مناڵە شەهیدیان بەم ڕۆژەگەیان بەڕاستی پیرۆزبایی ئەبێ لە ئەوان بکرێ پیرۆزبایی ئەبێ لەو بەرپرسە ناپەروەردەیانە بکرێ کە پەروەردەیان پژووە خستووە لە هەرێمی کوردستان بەداخەوە. باشە دەمەوێت هەڵوێستی مامۆسایان بەگشتی لە بێگومان لە ڕاگەیاندنەکان بڵاو بۆتەوە بەڵام لە زۆربەی سۆشال میدیا و پەیج و ئەکاونتەکان بڵاو بوو بەڵام دەمەوێت لە جەنابتەوە بۆ بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل بزانین لە دوایین گوتەی پاڤڵ تاڵەبانی لە کۆبوونەوەی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستانە باسی لەوە کردبوو کەم بایکۆتی مامۆسان هیچ ئەنجامێکی لێ بەدەست نایە. بەداخەوە نابووایە بەو شێوازە لێ دوانی بدایە بەداخەوە کە بەڕست پاڤڵ تاڵەبانی سەرۆکی حیزبێکەوە بەرپرسی ئەم زۆنەیە کە بایکۆتی تایە نابووە بەو شێوازە بە بێئومێدی و کە مامۆسایان بێئومێد بن ئەوە لانی کەم هەوڵی جدی بدرایان لان جێگری سەرۆکی حکوومەت و کە بەڕست قوبات تاڵەبانی ئەو هەوڵی جدی بدایە لە هەولێرە لە حکوومەتەوە کابێ کارێ بۆ مامۆسایان بکرێ مامۆسایان ناکرێ دوای 4 مانگ لە خەبات و تێکۆشان خەباتێکی مەدەنیانە ئەتوانم لەوەشێ بەڕێزیشان شاتیەوە بن لە ساڵی 2015 تا ئێستا پاکترین و جوانترین خۆپیشاندانی مەدەنی لە تەواوی عێراقەکە کرابێت خۆپیشاندانی مامۆستایانە کە بینی بێتان بەردەوام شەقامەکانەوە پاکرێت و دوای خۆمان نەمانێتەوە سەڵەدارێک بشکێ نەمانێتەوە پەنجەی کەچێک خوێنی لێبێ بەتوانیمانە تەواوی دەنگمان بگەین بە تەواوی ژیان و بە تەواوی دنیا ئێمە داوای مافی خۆمانەکەن داوای هیچ شتێکی زیاترمان لەم دەسەڵاتە نەکرد ئەوی داوایەکەین مافی حەق و ئیستحقاقی خۆمانە تۆ کاتێک کە داوا لە من ئەکەی من داوامت بۆ بکەم ئەرکت بۆ جەبەجێ بکەم تۆ بێ مافەکەی خۆمم بیتێ کاتێک کە مافم نایەتێ ئێمە دەوام ناکەینەوە بوویتر بەداخەوە زۆر بە شێوازێکی بڵێم نالۆژیکی نەبووایە ئەو قسەیە بکرابی تا بایکۆت سوودی نییە بایکۆتی مامۆسان هیچی بەرهەم نێنە ئەمە زیاتر مامۆسانی تووڕە کردەوە گادار بن ئەمڕۆ لە
سنووری دەڤەری ڕاپەڕین لە شاری ڕانێ و شارەکانی دەوروبەری خۆپیشاندانێکی گەورە کرا سەر ڕایبوونی بارانێکی زۆر لە هەرێمی کوردستان بارانێکی زۆر لەو سنوورە من پۆستم کردو لە فەیسبوک بڵاو کردو کە ئەمڕۆ مامۆسان بە ڕێژەیەکی ئێجگار زۆر و بەرچاو بەشدار بوون ناڕەزاتی خۆپیشاندانەکان و ئێمەش بەردەوامی لەسەر ناڕەزاتی خۆپیشاندانەکان. باشە لەبارەی بڕیاری غیابدان کە نەهاتوو هەژمار دەکرێن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە دەکەن؟ مامۆسای پەریخان عەفو ئێمە ئەم 28 لە بەغداد بووین لەوێ من لێدوان وەرگرت لە پارێزەرێکی ڕاوێژکار کە کاتی خۆی لە پارێزەری کەیسی هەڵەبجە بەشدار بوو لە پارێزەر دادگای لە کەیسی سەدام حوسێن بەشدار بووە لێدوانم لێوەری لەناو دادگای فیدراڵ لێدوانەکەی بۆ مندا بە ڤیدیۆ بڵاویشم کردەوە تۆمارم کرد یعنی هیچ یاسایەک نیە تۆ بتوانیت فەرمانبەرێک سزا بیت کاتێک کە تۆ مافی خۆتی نادێتێ و داوای مافی خۆیەکە هەر بەپێی هەموو یاساکان لە ئەو یاسانی کە لە عێراق دەرچووە کە لە هەرێمی کوردستان هەیە یاسای ئینزیباتی پێوتەیە یاسای خدمەی مەدەنی پێوتێ لەسەر فەرمانبەرێک کە دەعەمەزرێ لەلایەن دەسەڵاتی لەلایەن حکومەتێک ڕاست فەرمانبەرێک لە پێی یاساکەوە هاتووە تۆ کە بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ مافەکەیت پێ نەدا ئەو مافی کە هەیەی و ئەرکی بۆ جێبەجێکردووی ئەم فەرمانبەری دەوڵەتە کە پێوتێ فەرمانبەری دەوڵەت ئەتوانێت ناڕزایی دەربڕێ ئەتوانێت دەوام نەخە لەبەری تۆ حەقی خۆت پێ نەداوە بەڵام لە هەرێمی کوردستان وەگاگەداریەوە 4 مانگە موچە ئاسەواری نییە ئەستان هەر بوونی نییە هەر دیاریش نییە تۆ کاتێکش مامۆستا داوای مافی خۆیەکە بوونی ئەم غیاباتە یا بوونی ئەم لیستانەی کە بڵاوە تەنیا بۆ چاوسورکردنەوەی لە مامۆسان و هەڕەشەکردن لە مامۆسان لەبەر ئەوەی بەڕاستی ئەگەر بڵین ئێستا لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێم لە فەراغێکی یاساییدا لە بۆشاییەکی یاساییدایە کە بە هیچ زۆرێک خۆی هەر خۆی لەزوی خۆیان نادەستوریە لەبەر ئەوەی پەرلەمانت نییە لەبەرەوەی حکومەت کاتی بەسەر چووە حکومەت کاتی نەماوە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن بە وەزیر و بەسەرۆکی حکومەت و بە هەمویانەوە ماوەی یاسایی خۆیان تێپەڕاندووە تەنیا ئیشێوان ئێستا کات بەڕێکەی کار بەڕێکەرە حکومەتی کار بەڕێکەر ناتوانێت هیچ ئەمرێک دەرکات تەنیا کارەکان بەڕێیەکە توانای ئەمر دەرکردنی بەسەر هیچ کەسێکا بۆیە بەڕای ئێمە بە بۆچوون ئێمە و شارەزان و لێدوانمان لە چەندین کەس وەرگرتووە لەگەڵ چەندین کەسی پسپۆڕ و شارەزا لە بواری یاسایە قسەمان کردووە ئەمە تەنیا بۆ چاوسورکردنەوەی لە مامۆسان هەڕەشەکردن لە مامۆسان ترساندنی مامۆسانە بۆ گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی لە مانگی 11 و 12 ساڵی ڕابردووە بەردەوام هەموو فشارێکی لەلایەن بەڕێوەبەری پەروەردەکانەوە بەڕێوەبەرە حیزبیەکانەوە بۆی مامۆسان بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن بەڵام مامۆسان سەربەرزانە بەردەوام بوون لە خەبات نەگەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن 2000 دەستیان بر بۆ ئەمەی کە بڵێن مامۆسان غیاب دەین و مامۆسانی وانە بێژ لا بین مامۆسای میلاکیش فەسڵەکەین بەڵام بە هیچ جۆرێک ئەمە ڕاست نیە و ڕێگە پێدراونی و ئێمە قبوڵیشی ناکەین دڵنیا بن لەوەی هەر مامۆسایەک سزا بدرێ هەرچەند هەندێک ناو بڵاو کراوەوە بەڵام بەڕاستی ئەگەر بزانین ئەمە وایە و جێبەجێ کراوە ئێمە هەڵوێستی ترمانە بێ هەڵوێستی جدیشمانە بێ لەسەر ئەم بابەت. باشە 3 ڕۆژ بۆ 2 ڕۆژ پێش ئێستا دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر دۆسیەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دانیشتبوو بەڵام ئێستا دادگایەکە دواخراوە ئەگەرچی مامۆسایان چاوەڕێی زۆر مژدەی خۆش بوون لەم بارەیەوە پێتان وایە دانیشتنی ئەم جارە ئەنجامێکی باشی ببێ؟ وڵای پەری خانم خۆمیش یەکم لە سکاڵاکارەکان کە لە مانگی 8 سکاڵامان تۆمار کرد بەڵێ نۆ مامۆسا و فەرمانبەر بووین چون سکاڵامان تۆمار کرد لە دادگای فیدراڵی هەرچەند ئەم کەسی ئێمە کەسی پلەبەرزکردنەوە چەند لایەنێک تریش پێش ئێمە تۆماریان کردبوو ئەم سکاڵایە بەڵام هەر یەکسەر لەیان وەرنەجدا بۆ ڕەت کرابوو دووە ڕەتی بە دادگای فیدراڵی ئێمە نیە بەڵام ئێمە لایەن کەسانی زۆر شارەزا و بە هاوکاری دکتۆر یوسف محەممەد و دکتۆر غالبوان توانیمان بۆشاییە بدۆزینەوە فەراغێکی یاسایی بدۆزینەوە توانیمان لەو فەراغەوە لەو بۆشاییەوە داغڵی ناو دادگا بین کێسەکەمان تەسلیم کرد و دادگا قبوڵی کرد و 28مان کە ئێمە لەوێ بووین توانیمان ئەمە سێم دانیشتنەواتە ئەگەر ئەم دادگایە ئەگەر ڕەبتی نەبووە بە بابەتی پلەبەرزکردنەوە بیوتە ئەمە ڕەبتی نیە بە ئێمەوە ئەتوانێت لە جەلسە یەکەمە دانیشتین لەسەر نەکەم بەڵام سوپاس بۆ خوای گەورە بە پشتیوانی هەموو لایەک دادگا دانیشتنی یەکەممان زۆر باشی ڕۆی بەڕێوە دانیشتنی دووەمیشمان کە 21 دوانزە هەر زۆر باشی ڕۆی بەڕێوە دانیشتنی دووەم دادگا داوای کرد کە ئەبێ نوێنەرێکی وەزارەتی دارایی عێراق ئامادە بێ بۆ ڕوونکردنەوە و زانیاری زیاتر بدات بە دادگای فیدراڵی ئایا فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لە ساڵی 2016 تا ئێستا چەندێک زەرمەند بوون بۆ چەند تووشی زیان بوون و بۆ داهاتوو چی زیانێکی هەیە ئیترۆ بوو دانیشتنەکە کرا ئێمە لێ ئامادە بووی
بەڵامیترەوە بوو نوێنەری وەزارەی داراییی من زانیاری تاوم کۆ نەکردەوە زانیاری تاوم لانە داوا لە دادگای بەڕێزەکەم دانیشتنەکە دوا بخە ئەوە بوو دادوەران بڕێنە دانیشتنەکە خستە مانگی ئایندە 25 مانگ ئینشاءالله بە پێی ئەو سێ دانیشتنەی کە ڕۆشتۆ و ئەو پرسیارانەی کە دادوەرە بەڕێزەکان لە پارێزەرانی حکوومەتی هەرێمیان کرد طبعا حکوومەتی هەرێمیش دوو پارێزەریان لەوێ بوو پارێزەری خۆیان نردوو چونکە سکاڵاکە ئێمە لە سەرۆکی حکوومەت و لە وەزیری دارایی کردومانە پارێزەری خۆیان نردبوو یعنی ئەو پرسیارانەی کە دادوەر لێ پرسین و یەک دوو ڤیدیۆشمان دزە پێ کرد بڵاومان کردەوە لە سۆشیال میدیا کە ئەڵێ هیچ جیاوازێک نیە لە نێوان موچێک لە پارێزگای سلێمانی یان لە دیالە یان لە واڵسد یان لە شێشێک لە شارەکانی تری عێراق ئەبێ فەرمانبەر بێ و لە کاتی خوا ئێساقاق و مافی خۆی وەربگرێ و نابێ جیاوازی بکرێ و نابێ موچەی فەرمانبەران بکرێتە پرۆژەیەکی سیاسی و یاسایی بەکاربێنن نێوان دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ئێمە زۆر بە ئومێدی ڕوان ئینشاءالله بۆ ئومێدین لە مانگی داهاتوودا بە قازانج و سووری فەرمانبەران دەدرێت فیدرال بڕیارە دەرکرا بۆ جێڕانەوەی پلەبەرزکردنەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کا بۆی بە پلەبەرزکردنەوەی مامۆستان و فەرمانبەرانی مەدەنی دەست پێ بکاتەوە. باشە مامۆستاوات دەمێت دو پرسیار لە جۆنابەت بکەم پرۆسەی خوێندنی ساڵی 2023 بۆ 2024 دەفەوتێ یاخود بە کۆی گشتی بڕیارەدەن بچن ئەگەر لەسەر ئەم ڕەوشە بێ بەپێی قسەکانی جەنابەت بێ کە ئێستا کردت و تەواوی ئەو قسانەی کە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بەدوادات چۆنم کردو لە بایکۆت بەردەوامە بن ئایا بەم جۆرە بێت پرۆسەی خوێندنم ساڵپەکی دەکەوێت؟ وڵی خاتونی بەڕێز ئەگەر بە حقیقت بڵین پرۆسی خوێندن پێشی کەوتۆ کۆتایی هاتووە چونکە ئەگەر تۆ بێ حسابێکی بکەی حسابێکی بکەی هەتا مانگی 5 بزانە چەند عوتڵی تایە چەند جومعەی بەرەکەوێت بۆ چەند عوتڵی بەرەکەوێت یعنی نەگەر غەڵەت نەبم پرۆسی خوێندن 50 ڕۆژی ماوە بە مەزبوطی ئەگەر داوام بکرێ بە بێ کێشە 50 ڕۆژ ئایا لە کوێی دنیا هەبوو بە 50 ڕۆژ تۆ بتوانێت پرۆسی خوێندن پێ بڵێ خوێندنێکی سەرکەوتوو ئێمە وا هەستەکەین ئەم زەخت و زۆری کە ئەوێ بکرێتەوە ئەوێ ئەم دوو مانگە دەریای خوێندن بکرێت و تەنیا بڵێن خوێندن کراوە ئەژنا بەڕاستی خوێندن بەڕاستی پەکی کەوتەوە بەڕاستی وەستاوە لەم سنوورە تاوەتر لە زۆنی بایکۆت خوێندن وەستاوە بەداخەوە و ئەوەشی کە بەرپرسیارە و ئەوەشی کە هۆکارە بێگومان هەموو خەڵک دەزانێت کە مامۆسانین هەموو خەڵک دەزانێت کە ئەم حکوومەتە بەرپرسەیە ئەم حکوومەتە شکست خواردەوە لە دوای 32 ساڵ حکوومڕانی تۆ نەتوانی ژێرخانی ئابووریەکەت هێندە بەهێز بکەی کاتێک کە بەغداد شایستدارەکانە دێ ببڕێ نەتوانی 3 مانگ بۆ 4 مانگ موچەی فەرمانبەران و مامۆستایان دابین بکەیت کەواتە بەرپرسیاری یەکەم لە فەوتانی خوێندن بەرپرسیاری یەکەم لە نەهامەتی لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرس. دنیایەک سپاس بۆ بەڕێزت مامۆستا ئاوات ئازاد کە لەگەڵمان بەشدار بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ ئێوەش بەڕێزم دەستان خۆش. گفتوگۆی ڕووداوەکان کۆتایی هات بمێنن بەخێر.